چینە لای کۆتا گفتوگۆی ئەمڕۆژمان کە بەڕێوەچوونی پاڵەوانێتیشی نێودەوڵەتیە لە شاری سلێمانی کە ئەمە جێگەی خۆشحاڵیە لە ئێستەیە لە بواری وەرزشە لە هەموو بوارەکان بەبێ جیاوازی سلێمانی بۆتە شوێنێک کە بتوانێت کۆکەرەوەی کۆمەڵێ لەو یاریزان و پاڵانە نەبێت کە لە وڵاتانی جیاوازەوە کە بێنە ئێرە و بتوان ئاستەکانی خۆیان پێشکەشکەن. ئەزانین لە ساڵانی ڕابردووە هەتا یاریزانێکمان ئەناردە دەرەوەی وڵات لەوانەیە ئەرکێکی زۆر قورس بووە، بەڵام ئێستا خۆی سلێمانی بۆتە لانکەیەک بۆ کۆکردنەوەی تەواوی پاڵەوانێتیەکان. ئەمەش بێگومان لە خۆ ناکرێ، بێگومان ئەرکی کۆمەڵێک کەسی خەمخۆرن لەم بوارەیە کە بتوانن هەوڵ بن پەیوەندیەکان زیاتر بتەوکەن، کە هەوڵ بن زیاتر یاریزانەکانی وڵاتانی تر بە ناوچەکەمان ئاشنا بکەن وە لە ڕێگەی ئەم پاڵەوانێتی وەرزشیەوە هەماهەنگیەک دروست بێ لەوەی کە ئێمەش ئاستە باشەکانمان بەرینە دەرەوەی وڵات. ئەمە واکات کە پردێکی پەیوەندی باش دروست بێ لەوەی کە چۆن بتوانین ئێمە وەرزشەوانەکانمان و کەسانی کە لە بوارە جیاوازەکانی وەرزشە هەوڵێن و توانەکانی خۆیان نەخەنەگەڕ دوجار لە پاڵەوانێتیەکە بتوان ئاستی خۆیان پێشکەشکەن. بۆیە ئەم پاڵەوانێتیشکە لە شاری سلێمانی بەڕێوە چووە لەسەر ئاستیەوەی کە چەندین وڵات بەشداریان کردووە، وەفدی تایبەتیان لێرە بوو و توانیویانە بە شێوازێکی باش لەم پاڵەوانێتیە بەشدار بنەوە سلێمانیشیان هەڵبژاردبووی کە بتوان کار لێرە بکەن و بتوانن پاڵەوانێتەکە لێرە بەڕێوەبەرن. بۆ ئێمەش زیانێری زیاتر لەسەر ئەم بابەتە وەربگرین. ئێستا میوانداری زۆر بەڕێز کاگازات قادرمان کردووە گوندامی یەکێتی لەشجوانی عێراقیەکە لەو خەمخۆرانەی کە من باسم کرد لە پێشەکەمە بۆی کە بتوانێت ئەو پردە پەیوەندیە دروست بکە. ئێمەش بە خۆشحاڵیەوە وەکو دەستگای میدیای کورسات بانگێشمان کردو لەسەر پاڵەوانێتێکە و لەسەر ئەو وەفدانێشی کە لە چەند ڕۆژێکە لە شاری سلێمانین قسەمان زیاتر بۆ بکە. کاگازات زۆر بەخێر بێت. سپاس بامەتە. سپاسانەکەم دەستخۆش بۆ ئێوە، هیوای ڕۆژێکی خۆش بۆ ئێوە و بۆ بینەرانیشە خوازم. زۆر سپاس. ئێمەش دەستخۆشی لە تۆکەین بەوەی کە بەڕاستی ماوەیە کە بەرپرسیارەتێکە گرتووەتە ئەستۆی خۆت، بەڵام من بەرپرسیارەتی هەروەکو شتێکی ڕۆتین ناڕوە، بەڵکو بارکی خۆت یەزانی کە بتوانی زیاتر کار بۆ وەرزشەوانان بکەیت، زیاتر کار بۆ ئەوانەی بکەیت کە یاریزانی باشن و پەیوەندیەکانیان بۆ دروست بکەیت. ئەمەش نەتیجەکەیەتی کە ئێستای بینین. ئەم پاڵەوانێتیە چۆن پلانتان بۆ داناوە و چۆن سلەیمانیتان جارێکی تر وەکو لانکەیەک هەڵبژار هەموو ئەو وەفدانە بێنە ئێرە. بەڵێ دەستخۆش. سەرەتا حەزەکەم پێش بچینەوەی گفتوگوەکانمان ئەم دیاریە خنجیلانەمانەوە بۆ کەناڵی کورساتی خۆشەویست کە دیاری یەکێتی لە ژوانی عێراق و یەکێتی لە ژوانی لقی سلێمانیە. هیوادارم لێمان قبولکەن و پێشکەشی ئەەکەم لە پای خەمخۆریتان، چونکە لە سەرجەم پاڵەوانەتەکانمان لە سەرجەم تەوەر و گفتوگوەکاندا کەناڵی کورسات یعنی بە ئەرکی ڕۆژنامەوانی خۆی بە هەموو شێوازێک بە ئەرکی میدیایی خۆی هەڵەسێت و لە خزمەتی هەموو بوارەکانە و ئێمە ژوەکو وەرزشی لە جوانی حەزەکەم دیارە پێشکەش بە کەناڵی کورساتی خۆشەویست بکەین لە ڕێی مەجێگەی شانازیە بۆ ئێمە بە شانازیە زانی. زۆر زۆر سپاس. دەست خۆش بێ. بێکمان ئەمە دیارێکی زۆر بە نرخە بێ لای ئێمە. پیرۆسانی ئێمە شانازی بە ئێوەکەین و ئەرکی سەرشانی خۆشمانەوەکو دەستگای میدیایی کورسات کە بتوانین زیاتر لە بواری وەرزش و لە بواری وەرزشەوانەکانە خزمەت بکەین. دووبارە سپاس بۆ دیارێکەکان. دەستخۆشیتان لێکیم. چینە سەر پاڵەوانێتیەکە و چۆنێتی بەڕێوەچوونی پاڵەوانێتیە لە شاری سلێمانی. بەڵێ پاڵەوانێتەکە پاڵەوانێتی میستەر یونیڤێرس بوو کە زیاتر لە 52 ساڵە ئەم پاڵەوانێتیە ئەنجام نەدراوە. پاش 52 ساڵ خۆشبەختانە لە ڕێی علاقاتی یەکێتی لە جوانی عێراقیەوە بەڕێز دکتۆر فایز کە ڕێزی اتحادی لە جوانی عێراقە توانی لەگەڵ ڕێزی اتحادی عالەمی و سەرجەم وڵاتەکان کە ئەندامن لە یەکێتی لە جوانی عالەمیە کۆنتاکتی تەواوەتی بکەین کە ئەم پاڵەوانەتە بێتە خاکی عێراقەوە. وە خۆشبەختانە تریش لە ناو خاکی عێراقا شاری سلێمانی خۆشەویست کە لانکەی وەرزش بووە، لانکەی هەموو ئاستێکی ڕۆشنبیری و سەقافی بووە لە ناویشیا وەرزش. ئەو میوانداریە بە ئێمە سپێرا و خسمانە ئەستۆی خۆمان وەکو یەکێتی لە جوانی لقی سلێمانی زۆر بە شێوەیە زێکی جوان هەر لە چەند هەفتەیەک دوو هەفتە پێش دەستپێکردنی پاڵەوانێتێکەوە توانیمان بە هاوکاری نوێنەرایەتی لیژنەی ئۆڵۆمپی سلێمانی بەڕێز دکتۆر دیار و بە هاوکاری سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و سەرجەم لایەن پەیوەندیدارەکان هۆڵی پاڵەوانێتێکە هەموو شوێنەکانمان بۆ ئامادە کرا کە ئەو پاڵەوانێتە بە نرخە و جوانە بێنینە شاری سلێمانی. دەستان خۆش بە ماندووش نەبن بۆ ئەم هەوڵە جوانەتە. جا پێمان بڵێ ئەنجامی پاڵەوانێتیەکە چۆن بوو؟
ئەنجامی پاڵەوانەتەکە سپاس بۆخوا زۆر 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 دڵخۆشکەرە بۆ تاک بە تاکی خاچی عێراق و یاریزانەکانی وە لە ناویشە ئەو یاریزانە کوردە خۆشەویستانەی کە بەشدار بوون جا ئەو کوردەی لە پارێزگای سلێمانی بوو بێ یاخود هەچ پارێزگایەکی تر بێ خۆشبەختانە هیچ یاریزانێکی کوردمان نەبوو نەتیجەکەی لەسەر ستەیج لەوە بێ کە ئاوت بێ و مەدالیان نەکرێتە ملی هەمووی سپاس بخوا بڕوانامە و مەدالیان وەرگر ئەوانش کە لە تۆپ 5 بوون یعنی لە 5 کەسەکەی ئەوەڵ بوون زۆر بە سپاس بخوا چەند یاریزانی سلێمانیمان هەبووە یەکەم بووە و چەند یاریزانمان هەبووە دووەم بووە خۆشبەختانە وەکو پێشتر باسمان کرد تازە سلێمانی بووە بە لانکەی وەرزش لە ناویشیانە وەرزشی لەخشجوانی ئاستی ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە چێ سپاس بخوا و دەستخۆشی بۆ خۆیان و بۆ ڕایەنەرەکانیان ئەو یاریزانانە کە توانیویانە ئەو پلە باشە بەدەست بێنن لەم پاڵەوانەتە دەستان خۆش بێ بەڕاستی لەگەڵ گفتووەکانمانە ئێمە دیمەنەکانە بینین ئێمە لە ماوەی ڕابردووە هەمیشە مامۆستازان لەگەڵ خۆتایان لەگەڵ هاوڕێکانتانە باسیەوەمانە کرد یاریزانەکانمان هەندێک کات بێ بەشن لەوەی کە هۆڵێکی باش نییە لەوەی کە خزمەتگوزاریەکان باش نییە بۆیان لەوەی کە هەوڵ نادرێ پێداویستیەکانیان بۆ دابیگرێ بەڵام ئێسای بینین ئەمەوەکو لەسەر ئاستی جیهانی هۆڵێکی ئاوا دانراوە لە ڕێگەوەی کە ئەم یاریزانانە نمایشی خۆیان کەن و ئامادەکاریەکانی ئێوە کە بتوانن کاڵەی شاری سلێمانیە بۆ بەلانکە ئەبێ کارێکی وا بکەی کە جارێکی تر بیلەوە بکرێتەوە هەر سلێمانی هەڵبژێڕێتەوە بۆم پاڵانتە وەفدەکان فیدباکیان چی بوو لەسەر سلێمانی لەسەر ئێوە لەسەر وەرزش لەم شارەیە پێمان خۆشە بۆمان باسکەین بەڵێ هەر لە سەرەتای گەیشتنی وەفدەکانەوە کە ئێمە چەند ڕۆژێک پێش پاڵەوانەکە وەفدەکان لە ڕێی فرۆکانخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە پێشوازیمان لێکردن و ئەوانیش کاراسانیان بۆ کردین دەسوچاویان خۆش بێ پێشوازیمان لێکردن ئەمان برنە شوێنی حەوانەوەی خۆیان شوێنی حەوانەوەی تایبەتمان بۆ ئامادەکرد بوون بەڕاستی سلێمانیان زۆر زۆر لەلا جوان بوو زۆر زۆر لەلایەن ئارام بوو زۆر زۆر لەلایەن خۆش بوو یعنی کاتەکانیان زۆر خۆش بەسەرە برد لە سلێمانی و ئەهمیەتی تەواویە بوو وەفدەکانی ژەوەی هاتبوو نوێنەری 21 وڵات عالەمی لە هاتبووە سلێمانی کە لەم پاڵەوانەتە بەشداری کردبوو و پاڵەوانیان هەمووی هێنابوو زیاد لە 10 وڵاتیان پاڵەوانی هێنابوو لەگەڵ پاڵەوانەکانی عێراقا کەوتبوونە منافەسە لەسەر بردنەوەی نازناوەکە بەم شێوەیە پاڵەوانەکە ڕۆیشت بوو ئێستا کۆمەڵە لە ئاڵەکان نیشانە درێت سووریا لوبنانە ئێرانە ئەگەر هەڵام نەکرد ئەوەنەی کە من لێرەوە بینیم بەڵێ یعنی ئەگەر بە هەنێکیانم بیر چوو بێت یاخود نەمتوێت مەملەکەتی سعودیی تیا بوو ئیماراتی تیا بوو میسری تیا بوو نوێنەریان هەمووی لەوێ دانیشت بوون ئێرانی تایە سووریای تایە لوبنانی تایە دادوەرەکانمان لە ئیسپانیاوە هاتبوون ینی دادوەری تیابوو لە ئیسپانی بوون چەند شێک پێش پاڵەوانەتەکە من و براکانم لە یەکێتی لە ژوانی مامۆستا محەممەد عوسمان و مامۆستا بەرزان چوین هێناومانن پێشوازیمان لێکردنەوە کە من ئەمڕۆ لێرەم دەستخۆشیش لەو دوو هاوکارەمانەکەین کە مامۆستا محەممەد عوسمان و مامۆستا بەرزان بەڕاستی تەواوەتی هیلاک بوون لە ڕێخستنیە پاڵەوانەتە و لە ئەنجامدانی لە شاری سلێمان مامۆستا ئازاد لەگەڵەوەی ئەم پاڵەوانەتیە ئەنجامەدرێ توانای کۆمەڵی وەرزشەوان ئەخرێتە ڕوو ئەمە تا چەنە بێتە پرتێکی پەیوەندی بۆی کە بتوانین سلێمانیش ببەستینەوە بە پاڵەوانێتیەکانی ئاسیا و پاڵەوانێت نێودەوڵەتە جیهانیەکان بۆی کە یاریزانەکانمان لێش ئاسی خۆیان پێشکەش بکەن بەڵێ یاریزانەکانمان ئەگەر لە هەچ ڕشتەیەکە یاخود لە هەچ فئەیەکە کە دابەزیوە سێرەکەی یەکەم و دووەم خەڵاتی وەرگرۆ یەکەم و دووەم و سێم تا شەشەم خەڵاتی خۆی وەرگرۆ دوایی لە ناویانە یەکەمەکانی ئەو فیزی ئەو ڕشتەیە هەڵبژێراوە ئەو یەکەمانە کە هەڵبژێرن پرۆکارتیان ئەیرێتێ کە ئەم پرۆکارتە وەرەگرێ ینی ئەم یاریزانە مەرحەلەیەکی بڕیوە ئەتوانێت بچێتە دەرەوەی وڵات بەشداری پاڵەوانەتی بکە ئەگەر لە دیمەنەکانە لەوانەیە لەلاتان بێت کە پرۆکارتەکان وەرەگرن ئەو پرۆکارتە مانای وایە ئەم یاریزانە باوەڕپێکراوە سەرکەوتووە بۆ پاڵەوانێتێکی تر ینی هەر ئاوا گەورەتر لە دەرەوەی وڵات جا ئێستا لەگەڵ ئەوەی کە ئەم هەوڵە جوان بتوانێت ئەتوبارێکی جوان بۆ سلێمانیش بەدەستپێنێت لە بواری وەرزشە وای کردووە بۆ نمونە ئێستا زۆر جار وەرزشوانانی ئێمە کاتێک دێنە بەرنامە باسیواکەن ئەوان لە ئاستی پاڵەوانێتی باڵا لە وڵاتانە بەشداریەکەن بەڵام وەکو تێچووەکەی زۆر جار لەسەر خۆیانە کێشەیان هەیە بۆەوەی کە بچنە دەرەوە بەشداری لە پاڵەوانێتێکەکەن هەنێک جار ئەم بابەتی تێچوو لایەنە مادێکە ڕێگریان لەکات ئەو بەهرەیە بەداخەوە لە دەسەچە وا هەیە ئێعتبارێکی لەم چەشنە بۆ سلێمانی وا بکات کە بۆ نمونە عێراق
لاینە پەیوەندیدارەکان بودجە تەرخان بکەن بۆ وەرزشوانە کوردەکان لە کاتێکە پاڵەوانێتیەک هەبوو لایەنی مادی ڕێگریان نەبێت بۆ بەشداریان. بەڵێ ئەم پاڵەوانتەیە کە لە سلێمانی ئەنجام درراو لە ناو خاکی عێراق و شاری سلێمانی یعنی دەرگایەکی زۆر باش بوو بۆ یاریزانە کوردەکانمان کە لە شاری خۆیەتی بێ هیچ شتێک بێ ئەوەی هیچ شتێکچووکی تێ بچێت لە ڕووی ئوتێل و سەفەر و تکی تیارە و ئەمانەوە یعنی هاتووەتە شارەکەی خۆی ئەو مەسروفەی بۆ گەڕایەوە لە خۆشبەختانە لە شاری سلێمانی ئەنجام درا و پلێکی زۆر زۆر باشی وەدەزنا بۆ ئەو پاڵەوانتیانەی کە لە دەرەوەی وڵاتی خۆمانە ئەکرێت جا لە هەج وڵاتێک بێ ئێمە وەکو یەکێتی لە ژوانی سلێمانی لەگەڵ هاوکارانم لە یەکێتی لە ژوانی سلێمانی سندوقێکمان هەیە بەشێک داهاتی تایە داهاتیش لە ئەنجامی پێدانی مۆڵەتی هۆڵەکان و ئەوەیە ئەو داهاتە زۆر زۆر بە شەفافانە بە عادیلانە بەسەر ئەو یاریزانانەی کە ئەوێ پاڵەوانێتێکی محتەریف بکات پاڵەوانەتی هەیە بۆ شخصی خۆی بۆ خۆشی خۆی ئەچێت و ئەمە جایە بەڵام پاڵەوانەتیە کە سەیرەکەی بە فیرقە ئەچێت بە لەسەر بانگێژنامە ئەچێت یعنی ئەو تێچووی ئەگەر کەمێکیش بێت بە پێی توانای سندوقەکە ئەخینە سەر ئەستۆی یەکێتی لە ژوانی سلێمانی کە من ئەندامم تێ بڕیاری ئەوە ماناوە بۆ لەمە دوا بۆ شێوە بڕێ مامۆستا لەگەڵەوەی کە بەڕێستان لە یەکێتی لە جوانیە ئێستا بەرپرسیارەتێکتان لەسەر شانە ئێستا بە خۆشحاڵی و هۆڵە وەرزشیەکان زۆر بۆ لە ناو شاری سلێمانی لە هەرێمی کوردستان بەگشتی لە هەموو شارەکان و شارچکەکانیشە لە شاری سلێمانی ئێستا تا چەند بە پێی شێوەیەکی باش ڕاهێنەری باش بەرەمەهێنرێت لە هۆڵەکانە بۆی کە ئەم وەرزشە چەنە وەرزشێکی باشە بەڵام ئەبێ کەسی باش و کەسی بەتوانە لە پشتیەوە بێت مامۆساکان زۆر زۆر گرنگن ئەوەی کە ئێوە ئاگادار بن ئێستا هۆڵەکان بە پێویست ڕاهێنەر و مامۆسای باشی تایە. بەڵێ سپاس بخوا ڕێژەیەکی بەرچاو هۆڵ کراوەتەوە سنتەری وەرزشی کراوەتەوە بۆ لە ژوانی کە لە ناو شاری سلێمانیە کراوەتەوە بە ڕووی فێرخوازانە بە ڕووی وەرزش دۆستانە ئێمە وەکو یەکێتی لە ژوانی سلێمانی ساڵانە کە دەورە ئەەکەینەوە بۆ پێگەیاندنی ڕاهێنەری بەتوانە دەورەکانمان بە چەند مەرحەلەیەکە ئەڕوا مەرحەلەی سیمان هەیە مەرحەلەی بیمان هەیە مەرحەلەی ئێمان هەیە یعنی تۆ وەکو تقریبی وەکو ئەکادیمیایەکی لێ هاتووە دوای ئەیەکەش بڕیار وایە کە لە یەکێتی لە جوانی عێراقیەوە بکرێ بە لیڤڵی 1 و 2 3 و ئەوانە وردە وردە ئەمە هەمووی لە پێناو چیە لە پێناو ئەوەی کە تۆ مدەڕیبێکی یاخود ڕاهێنەرێکی بەرهەمهێنەری بەتوانە بخەیتە ناو هۆڵێکەوە کە بتوانێت بە شێوەیەکی ئەکادیمیانە بە شێوەیەکی زانستیانە خزمەت بە بواری وەرزشی لە جوانی بکە و لە ئاست پێگەیاندنی یاریزانانە بەدەنگ چوونەوەی یاریزانانە بە هەموو شێوەیەک لە خزمەتی وەرزشی لە جوانیدا بێت. زۆر باش ماشەڵڵا وەرزشکارە کوردەکان بەشداربووەکان سەلمانویانە ئاستێکی زۆر زۆر باڵایەنە بەڵام بێگومان ئەوانش پێویستەکە هەر زیاتر کار لەسەر خۆیان کەم بەوەی کە هەر ئەم سەرکەوتنیان بەردەوامی هەبێ. ئەوەی کە پاڵەوانێتی لەم چەشنە سازەکرێت تا چەند بە گرنگێزانن هەم ئاڵوگۆڕێکی زانیاری بێت بۆ ئەوان ئەزمون وەرگرتنێک بێت بۆ باشترکردنی ئاستی خوان و هەم لە ڕووی دادوەریشەوە باست کردوتە دادوەری ئیسپانی هاتووە ئایا وای کردو مەجالێک بڕخسێنێت بۆ دادوەرە ناوخۆیەکان بۆ ئەزمموی زیاتر وەرگرتن؟ بەڵێ خۆشبەختانە کە لە کاتی بەڕێوەچوونی پاڵەوانتەکە کە ئەو دادوەرە بەڕێزانی کە لەوێ دانیشتبوون هەمووی دادوەری نێودەوڵەتی بوون یعنی لە وەکوتم لە ئیسپانی لە وڵاتانی دراوسێمان سووری لوبنانی ئێرانی هەمووی دادوەرن بەمانای کەلیمە یعنی مەرحەلەی بڕیوە ئەنجا بۆ بە دادوەری نێودەوڵەتی وەسپاس بخوا لە ناو شاری سلێمانیشا چەندین کەسی خۆمان هەیە کە لە مەرحەلەی ئەوایە حالێن لای ئێمە ئیش کاری دادوەریەکە لە پاڵەوانتەکانە پشتیان پێ ئەبەسین دەستخۆشییان لێ یەکەم و وجودیان هەبوو لەوێ ئەوەی من کەم تا زۆر لیان نزیکە بوومەوە لەگەڵ دادوەرەکانە کە قسەمانە کرد پێشەوەی ڕێی دادوەرەکان ئاشکرا بکرێ ئەعلان بکرێ بڵێ فڵان یاریزان یەکەمە فڵان یاریزان دووەمە فڵان یاریزان سێمە برادرانی خۆمان دادوەرەکانی خۆمان وەکو تێستی خۆیان ئەویان یەکەمە بێ ئەویان دووەمە بێ هەڵسەنگانی بۆ کرد سپاس بەخوا زۆربەی زۆری نەتیجەکانیان ئەمەی کە ئەمانەیانوت وەکو ئەو نەتیجەی بوو کە دادوەرە نێودەوڵەتەکان ئەعلانیان دەرفەتێکیش بووە بۆ ئەوانە دەرفەتێک بوو لە دواوە وەکو تێستێک بۆ نمونە بێتی ئەمە ئاوایە ڕا پاڵەوانتێکی جیهانیە گەورە بووە و خۆی ڕێی خۆی وتووە ئەوەیە کە ئەوە نەبێ بڵێم
دوایی گۆڕبێت نە پێش ئەنجامدانی ئەعلانکردنی نەتیجەکە وتی فڵان یاریزانی یەکەمە بێت بزەبە دوا بوو دووەم یەکەمەکە یەکەم بوو دووەمەکە دووەم بوو من دەستخۆشیان لە یەکەم لە دادوەرەکانی خۆمان کە لە شاری سلێمانی حالێن کاری دادوەریەکەن لەویا چ ئەنجامێکیانەوە ڕێک ڕاست دەرەچوو. باشە ئێستا پەیوەندی یەکێتی لە جوانی ئێوە لەگەڵ یەکێتی لە جوانی عێراق تا چەند پەیوەندیەکی بتەوە بۆی کە بتوانن هەماهەنگ بن لەوەی کە پاڵەوانەتی بەڕێوەچێ یاریزان بتوانن بەشداری پێ بکەن چۆنە پەیوەندیەکانتان؟ پەیوەندەکانمان وەکو یەکێتی لە ژوانی سلێمانی لەگەڵ یەکێتی لە ژوانی عراقی کە سەرپەرشتیاری سەرجەم یەکێتی لەقەکانی هەموو پارێزگاکانی عێراقا بەڕێز دکتۆر فایز ئەوە سەرپەرشتیارە و ڕئیسی ئیتیحادی عێراقیە پەیوەندێکی تونند و تۆڵمان هەیە کۆنتاکتی تەواوەتیمان هەیە خۆشبەختانە شاری سلێمانی ئەتوانم بڵێم پەیوەندیەکەمان زۆر تونگ و تۆڵترە لە سەرجەم شارەکانی تر ئەویش سەلمێنەری ئەو هەموو پاڵەوانایەکە لە شاری سلێمانی پێگەیشتووە ئەو هەموو ڕایەنەرە بەتوانەیە کە ساڵانە یعنی وەکو مەچینەیە یاریزانی نێودەوڵەتی و یاریزانی بەتوانە بەرهەمێنە یاریزانەکان هەموو جێگا دەستیان دیارە لە ئاستی منتەخەب عێراقا کە ئەچنە دەرەوە ئەجا خۆشبەختانەتر بەڕێز دکتۆر فایز خۆی جێگری ڕئیسی ئیتیحادی ئاسیاویە علاقاتێکی پتەوی هەیە لەگەڵ بەڕێز دکتۆر عادل فەهیم کە جێگری ڕئیسی ئیتیحادی عالمیە و ڕئیسی ئیتیحادی ئەفریقیە و ڕئیسی ئیتیحادی هەموو عەرەبیشە پەیوەندیەکی تونند و تۆڵ هەیە و خۆیان وجودیان هەبوو بەڕێز دکتۆر عادل فەهیم کە جێگری ڕئیسی ئیتیحادی عالمیە خۆی وجودی هەبوو چەند جارێک ئەوە گەڕانمان کرد لە کاتی پاڵەوانەکە چوونە دەرەوە زۆر یعنی کەشوهەوای سلێمانی زۆر بەدڵ بوو و سەرسامی ئەو هەموو پاڵەوان و یاریزانە بوو کە لە سلێمانیا ئامادەیان هەبوو. زۆر باشە وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت تەبعاً ئەزمونێک بووە بینیوتانە هەندێک خاڵ زۆر باش بووە بەڵام هەندێک خاڵ هەندێک بوار لانەیە پێویستی بە ئیشی زیاتر هەیە بۆ بەڕێوەچوونی پاڵەوانەتێک لەم ئاستە باڵادا ئەو خاڵانەی کە پێویستی بە چاکردن بە کاری زیاتر هەیە کامانە بووە؟ سپاس بەخوا پاڵەوانەتەکە زۆر بەڕێک و پێکی بەڕێوە چوو ئەتوانم بڵێم ئەوەی لە دەسەڵاتمان نابوو بێ ئەوەی پەیوەندی بە یەکێتی لە ژوانی سلێمانی و هەبوو بێ ئەمە وەکو ئەندامانی یەکێتی لە ژوانی سلێمانی هەموو هەوڵ و جوهدی خۆمان خستە سەر بەبێ وەسان شەو ڕۆژمان قسە سەر یەک بەبێ وەسان تاوەکو ئەو میواندارە جوانە بکەین ئەو پاڵەوانەتە جوانە پێشکەش بکەین بەڵام هیچ ئیشێک تەسەوڕەکەم بێ کەم و کۆڕی نەبێ و بێتێبینی نەبێ ئێمە لە براکانمان لە ڕایەنەرە برادەرەکانمان لە کەسوکارمان ئەوەی کە پاڵەوانەتەکەی دیوە لە ڕاگەیاندنەکان ئەچ تێبینیەکیان هەیە بە دڵێکی گەورەوە بە سنگێکی فراوانەوە ئەیخینە سەر و سەر چاومان بۆ ئەوەی بتوانین لە ساڵی ئایندا پاڵەوانندێکی تری جیهانی ئەگەر بێتە سلێمانی ئێمە داوای بکەین زۆر خۆشبەختانە دەرز لە کەم و کوڕەکانی ئەمە وەربگرین و ئەو نقطە زەعفەش نێڵین و بیکەین و هەر ئێمە لە مانگی 10 بۆ 11 شوازان پاڵەوانندێکی تریمان هەیە کە ئەویش هەر لە شاری سلێمانی ئەکرێت پاڵەوانەتی منتەخەباتی هەموو محافەزەکانی عێراق لە سلێمانی خۆشەویست ئەکرێت پاڵەوانندێکی گەورەیە ئیشاڵڵا ئەویش هەر بەڕێچکەیەکی زۆر جوان ئەڕوات سلێمانی لەویا بە منتەخەبێکی تایبەت دابەزێ کاری ئێمە لە دوای لە سەرەتای مانگی شەشەوەم دەڕی منتەخەبمان داناوە بۆ سلێمانی کاری ئێمە ئەوەیە لە ئێستادا دەست بکەین بە هەنگاو بنین بۆ ئەوەی کە فرقەیەکی زۆر جوان دروست بکەین کە بتوانین ئینشاءڵڵا شاری سلێمانی خۆشەویست پارچۆنی یەکەم بوو یەکەمی منتەخەباتی منتقەی شیمالی بوو بە هەمان شێوە ئەم ساڵیش ئەو لەقەبە هەر بەرینەوە هەر سلێمانی بێتەوە بە یەکەمی عێراق هیوادارین چاوەڕێشی ئینشاءڵڵا ئەتوانن ببن بە خاوەنی ئەو پاڵەوانێتیش ئێمە زۆر سپاسی تۆکەین سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای سەرکەوتن ئەوە چێکی شانازیەکە لە شاری سلێمانی و پاڵەوانێتی بەڕێوەچوو بێگمان لەسەر ئەرکی تۆ هاوڕێکانیش بۆ ئێمە دەستخۆشیتان لێکەین دووبارە سپاس بۆ دیارە بە نرخەشی کە پێشکەشی کورساتان کرد ئێمە بە شانازی وەریەگرین و هەمیشەش لە خزمەتی وەرزش و وەرزشوانانە بین سپاس بۆ ئامادەبوونێ زۆر بەخێر.